کوردستان من دایمەوە تومە هەموو جارێک بەبێ مبالغە لە کوردستانیش کاتی خۆی باسم کردووە ئەوانەی کوردستان کە خەریکی فیلمسازین بەڕاستی کەسانێکن نازانم چۆن تاریفیان بکەین ئەگەر فیلمەکان جوان بن یان ناشرین بن یان هەرچی بن ئەو کەسانە کەسانێکی نوخبن کە بەردەوام شایانی ئەوەن باس بکرێن و چۆپڵیان بۆ بکرێت بۆ لێ بدرێت و سوپاسیان بکەن لەبەرەوەی لە کوردستان خۆمان نەزانین پارە نییە دەوەرا و کەسانەش بڕۆن پارە قوتی خۆیان و مناڵەکانیان بکەنەوە بۆی فیلمێک دروست بکەن تەنانەت کورتە فیلمەکانیش کەواتە هەرچۆنێ بێ فیلمەکانی کوردستان و فیلم پرۆدەکشنەکانی کوردستان زۆر باشن بەڵام هەندێک شتەیە کە شایانی ئەوەیە بەتایبەت باسی بکەی بۆ نمونە دایمە حەزەکەم شتە جوانەکانی خۆمان بەتایبەت باس بکەین بۆ نمونە ئێستا ئەم نمونەی کام پرۆدەکشن دیارە هەر بۆ ئاگاداری جارێ هەر نازانم برادران کێن وەکەوەی کە ئەمەگەر بە جوانی باسییان بکەم مەبەستمەوە نیە وەکو شتێکی شخصیان دیایە بۆ ئەو کام پرۆدەکشنە بکەم نەخێر بەستەن هامەیە وەکو شتێکی تێگەیشتن لە کانی پرۆدیوسین بۆ مەسەلەی کام پرۆدەکشنم کردووەتە نمونە کام پرۆدوکشن ئەوەتانێت تڕیلەکەی فیلمە تازەکان بڵاو کراوەتەوە کە بریتە لە 09 دەرهێنەرەکەی کاک بەختیار فەتاحە و حتمما زۆربەتان نایناسن و بەداخەوە خۆم نایناسن وەکو شخصی بە هەر حال سپۆنسەرەکەی قەیوان گروپە ئەمجا ئەکتەرە سەرەکیەکان کە ئیتر ئەکتەرێکی بەڕێزەکان و بەناوبانگەکانی کوردستان وەکو کاکشوان شوان عەتوف و مایر حەسەن و سیروان جەمال هەروەها لە سەروی هەموویەوە ئەم کۆمپانیا زیرەکە ئەم کەسە زیرەکانە هەستاون بە ئایدیایەکی زۆر ئەنتەرنەشناڵیان پیا کردو بۆ فیلمەکە ئایدیاکە واتام ناوەڕۆکی فیلمەکە هاتوون کە باسکردنە لە فرۆشتنی ئەندامی لەشی ئینسانەکان ئەمە جارێ من هەر بەپی هینەکە بەپی باڵێن تڕیلی فیلمەکەم بینیوە کە ئەوەیە کەواتە ئەمە وەکو باسم کرد زۆر مهمە لەوەی کە هەستاون بەوەی کە ئایدیایەکی ئەنتەرناشناڵیان پیا کردووە کەواتە ئەگەر هاتوو ئەم فیلمە یعنی ئەم فیلمەی کە باسکردن لە ئایدیا فیلمەکە زۆر مهمە لەبەرەوەی وەکو باسم کرد ئەنتەرناشناڵیە یعنی زۆرێک لە فیلمەکان حتمما جەنابیشتان بینیوە فیلمێکی زۆر هەیە لە دنیا کە ئیتر بریتە لەوەی کە فیلمەکان گەیشتونەتە ئاستێکی گەورەی بۆکس ئۆفیس داهاتێکی هەرە گەورەیان هەبووە بۆ نمونەیەکە لەو فیلمانە دووسێ نمونەتان بۆ بێنم کە بۆەوەی کە وەکو هەڵسەنگانیە بۆ فیلمی 09 بە هەر حاڵ دێرتی پریتی تینگ فیلمێکە لە 2002 فیلمێکی بەریتانیە تاوان لە 2002 ئینتاج کراوە ئەمە ستیڤن فرێرز کە ئیتر بەناوبانگە زۆر لە بۆ مەسەلەی ئیخراج ئەو باڵێن ئیخراجی فیلمەکەی کردووە چیرۆکەکە بە کورتی باستە دوو کەسی غەریبەکە لە شاری لەندەن چۆن بازرگانی بە لەشی ئینسانەوە کەن دیارە 2002 بەرهەمهێنرا و 2003 ئیتر بافتای بەریتانی بردەوە ئەوە مهمە یەکێکی تر لەو نمونانە کە بازرگانی بە هینەوە کراوە باڵێن بە ئەندامی لەشی ئینسانەکانەوە کراوە فیلمێکی بەناوبانگە لەوانەیە بینی بێتان یان ئەگەر نەتیش بینیانە ئەتکایە بیبین فیلمێکی زۆر جوانە فیلمی کەیج CAGED ئەم فیلمانە وابزانم فەڕەنسیە بەندکرا و کەیج ینی قەفەس بە کوردی ئیتر ئافرەتێکی خەنە ناو قەفەسەوە چۆن یانوێ ئیتر لەتیکەن و بیفرۆشن بزانم چۆن یان نمونەی هەتا نەک لە فیلماتانانە لە دیکۆمنتاری بەناوبانگترین دیکۆمنتاری کە پێم وایە یان یەکێکە لەو بەناوبانگتری فیلمانەی کە هیومن هارڤست بە کورتی یعنی هاڕین یعنی هاڕینی ئینسانەکان دیکۆمنتاریەکی هیومن هارڤست دیکۆمنتاریکی وابزانم سینیە دەکەواتە ئەم هەموو بابەتە جوانە ئەوان هەستاون بیریان کردوتەوە لە بابەتێکی ئاوا باشە من بۆ تی هاتم ئێستا باسی کام پرۆدەکشنم کرد ئەم هەموو باشیەی کام پرۆدەکشن کە پێم وایە لە دیۆپیەکی باشیان پیا کردووە هەموو شتێکیان کردووە هەتاوەکو ئێستا لە هەمووی مهمتر لەو کوردستانە بێپارەیەمان هەستاون ئەوە نە زیرەکەن توانیان نە سپۆنسەرێک پیا بکەن و پارەش بۆ ئەو فیلمە پیا بکەن ئەمە مهمترین شتە بەڕاستی ئەمە زیرەکیە بتوانانی فیلم پارە پیا بکەی بۆ فیلمەکە بەڵام لێرە کە مەبەستمە باستە و فیلمە بکەم لێرا منەوەستم ئەتان گەڕێنمە بۆ شتێکی تر لەبیرتانە تۆزێ پێش ئێستا باسی ئەوەم کرد وتم زۆر جار مامۆساکان لە ماستەر کلاسەکانە گەربیانوێ بۆ نمونە وەرکشۆپێ بکەن بۆ کەسانی ئەیانوێ ببنە فیلم پرۆدیوسەر قسەیەکەکەن ئەڵێن فیلم ناوز دان واتس ناو یان واتس نێکست ئەڵێ فیلمەکەمانەوە ئێستا تەواو بوو چیتر هەمومان پێکەوە ئەڵێن ئەم جارە بیبێنە قۆناغی دیستریبیوشن و فیلمەکە بفرۆشین کەواتە ئەو فیلمە نازارەی کام پرۆدەکشن واتە 09 ئەگەر وا بێت بەڕێی من کە پرۆدیوسینم ئەم فیلمە کەواتە هەتاوەکو لە 150 پێکاوە
بەڵام بەداخەوە لە 150 کەیتر ناتوانێت پێکێ بۆ ناتوانێت پێکێ واتە ئەو فلیمە جوانە کە احتیمالی زۆر هەیە بکرێتە کارکتەرەکان ڤۆیسۆڤەری ئینگلیزیان بۆ دروستکرا بە کورتی باسی وردەکارێکە نەکەم 150 ئەم فلیمە جوانە ئەوەیە کە ناتوانێت بکرێمە گلەیکردن نیە لەوان ئەمە باسکردنە لە کۆمیونیکیشنی ئینتەرنەشنال چۆن بتوانین لە کوردستانەوە بتوانین فلیمەکانمان دیستریبیوشن بکەین پەیوەندیەک بینە ئینتەرنەشناڵیمان هەبێ بۆ ئەوەی بتوانین سێلس ئەجنتەکەشمان هەبێت بە پارە بیگرین ئەم جارە فلیمەکان ئەگاتە بۆکس ئۆفیس کەواتە گەڕوا بێ لە 150 ئەو فلیمە جوانە دروست بۆ لە 150 وەکو کاری فیلم پرودیوسین ئیشی بۆ ناکرێت نەک لە بەرەوەی ئەو برادرانە خراپن و لێ نازانن لە بەرەوەی فلیمەکە ناگاتە کارێکی ئینتەرنەشنال بە کورتی فلیمەکە ناگاتە بۆکس ئۆفیس و بفرۆشرێتەوە. زۆر باشە بەڵامی تر بەداخەوە بەهەرحاڵ وابزانم فلیمەکەی ناوەکەیم لەبیر چۆی پارەکە کە دروستیان کرد و وابزانم پارەیەکی باشیشی پێیا کرد وابزانم ئەم فلیمەش هەم دیسانەوە ناچارن بە حکمیەوەی کە لە کوردستانەوە وەکو لۆکالی فلیمەکە نیازیان بوو لە سێم ڕۆژی عەرزە با بڵێن جەژنە عەرزیکەن و بۆەوەی هینەکە بکرێنەوە بوو بەداخەوە ڤایرۆسەش هات بەسەریا کەواتە چۆنیەتی بەدەستهێنانی پارە و تکت فرۆشتن و لۆکالی لە کوردستانە کە ئەو جۆرە کۆمپانیان نتوانیانە فیلم دروست بکەن و بشزانن لەکەیە ئەو فلیمانە عەرز بکەن بۆ ئەوەی بتوانن پارەیەکیان دەستکەوێت 100% ئەمە کارێکی پرۆفشناڵی لۆکالەیە بەڵام بمانەوێت نەمانوێت ئەمانە پێی ئەڵێن فیلم پێی ناڵێن فیلمی سینەمایی